ئامادەبوونی نوێنەرانی دژی کرێکاری کۆماری ئیسلامی لە کۆبوونەوەی سازمانی جیهانی کار دەبێ ڕسوا بکرێت. 111مین کۆبوونەوەی ساڵانەی سازمانی جیهانی کار ILO لە ڕۆژەکانی 5 تا 16 ژوئەنی ساڵی 2023 لە مەقەڕی ئەم سازمانە لە ژنێڤ بەڕێوە دەچێت. پێکاتێ بەشداران لە کۆبوونەوەی سازمانی جیهانی کار بە پێناسنامەی ئەم ناوەندە بریتیە لە نوێنەرانی کرێکاران، نوێنەرانی خاوەنکاران و نوێنەرانی دەوڵەتەکان. ئەم شێوازەی دیاریکردنی بەشداران لەو کۆبوونەوەیدا پێدەڵێن بەناو سێ لایەنەگەرایی. لەم پێکاتەیەدا بەهۆی ئەوەی کە نوێنەرانی کرێکاران لە بەرامبەر نوێنەرانی خاوەنکاران و دەوڵەتەکاندا بەردەوام کەمینان، لە باشترین حاڵەتدا واتە بە ئامادەبوونی نوێنەرانی ڕاستەقینەش کرێکاران بەکردەوە هیچ کارێکیان پێ ناکرێت. بەڵام سەبارەت بە ئێران بابەتەکە لەو ئاستەشدا نییە. لێرەدا ئەو کەسانەی کە وەک نوێنەری کرێکاران لەم ئیجلاسەدا بەشدارن نەکە نوێنەرانی کرێکاران نین، بەڵکو خۆیان بەشێک لە دەستگای سەرکوتی کرێکارانن. لەنێو ئەواندا مانگرسنشکێنی حرفەیی، تێکدەرانی تەشەکۆل لەسەر بەخۆ کرێکاریەکان و پرۆتۆکان لە ڕیزی ناڕزایەتی کرێکاراندا دەکرێت ببیندرێن. سەبارەت بە پێکاتەی هەیئەتی ئێرانی بەشدار لەم کۆبوونەوەیەدا تا ئێستا هیچ زانیاریەک بڵاو نەکراوەتەوە. بەڵام ئەم کەسانەیە کە هەموو ساڵێک کۆماری ئیسلامی لەم کۆبوونەوەیدا نوێنەرایەتی دەکەن، بە گشتی پەروەندەیەکی قەبەیان لە پێشێلکردنی بەڵێننامەکانی پەسەندکراوی ئەم سازمانە و داسەپاندنی قەرارزادی کوێ لە ئاسا لە بن هەنگەڵدایە. بەشداران لەم کۆنفرانسەدا نەک نوێنەرانی کرێکاران، بەڵکو بەشێک لە شەریکەکانی ڕژیم و خاوەنکارانی ئێرانن. ئەوان هۆکاری سەرەکین لە داسەپاندنی حەقدەستی چەند بەرابەر لە ژێر هێڵی هەژاری بەسەر کرێکارانی ئێراندا لە شۆرای باڵای کار. لەگەڵ ئەوەی ڕێکخراوە کرێکاریە جیهانیەکان چەندین جار کۆماری ئیسلامیان سەبارەت بەو گوشارانەی کە خستوویەتە سەر کرێکاران مەحکوم کردووە، بەڵام لە بەرامبەردا سازمانی جیهانی کار بەبێ لە بەرچاوگرتنی ئەم ناڕزایەتیە نێونەتەوەیانە بە ڕەواڵەتی هەموو ساڵێک کۆمەڵی کەسی حکوومەتی لەگەڵ ژمارەیەک خاوەنکاری سەرمایەدار و چەند کەس لە خانەی کارگەر و ئەندامانی ڕێکخراوەکانی دیکەی سەر بە ڕژیم بە ناوی نوێنەرانی کرێکاران لە کۆبوونەوەکەدا قبوڵ دەکات. بەڵام 111مین کۆبوونەوەی سازمانی جیهانی بۆ چینی کرێکاری ئێران لە چ بارودۆخێکدا بەڕێوە دەچێت؟ لانی کەمی حقوقی کرێکاران 5 بەرابەر لە ژێر هێڵی هەژاریدایە و لە هەمان حاڵدا دڵەڕاوکێ لە دەستانی کار و بێبەشبوون لەم مانگانەیەش خەوی ئاسوودەی لە چاوی ئەوان زڕاندووە. ئەم حەقدەستەکەمەش لە کاتی خۆیدا نادرێت. بە ملیۆن کرێکار بەبێ بەهرەمەندبوون لە هیچ چەشنە مافێک بێکان و بە داخرانی بەردەوامی ناوەندەکانی بەرهەمهێنان و خزمەتگوزاری ڕۆژانە بە ژمارەیانەوە زیاد دەبێت. ئاستی ئیمنی و بێهداشتی کار زۆر لە خوارەوەیە و ڕەچاونەکرانی ئستانداردە ئیمنیەکان لە کارگا پیشەسازی و ساختمانیەکاندا ڕۆژانە کرێکاران دەکات بە گەروی مەرگدا. لە پاڵ گشتەمانەدا ڕێگای سازماندەهی کرێکارانیان بۆ دفاع لە مافەکانیان گرتووە. ئەو کرێکارانێکە ڕێکخراوی سربەخۆیان دروست کردووە بەرەوڕووی بەدواداچوون و گرتن و زیندان دەبنەوە. کرێکاران و مامۆستایانی پێشڕۆ ئەنجامانی ئەم ڕێکخراوانە یان زیندانی دەکرێن و یان لە سەرکار دەردەکرێن. لەگەڵ ئەو کرێکارانە کە کۆبوونەوەی ناڕزایەتی بەڕێوە دەبن، بەرخوردی پۆلیسی و قەزایی دەکرێت. هەڵاواردنی بێنەهایەت نامرۆڤانە لە دژی کرێکارانی ئەفغانستانی ڕەچاو دەکرێت. بە ملیۆن منداڵی کار چوونەتە نێو بازاری کاری ئێرانەوە و بە نامرۆڤانەترین شێوە دەچەوسێندرێنەوە. ئایا کۆبوونەوەی ساڵانەی سازمانی جیهانی کار ئاوڕێک لەم بابەتانە ئەداتەوە؟ ئایا هەندێک سزای تایبەت لە دژی کۆماری ئیسلامی سەبارەت بەم پێشێلکاریە ئەشکرایانە لەم کۆبوونەوەیدا دیاری دەکرێت؟ یان چاوپۆشی لە هەموو ئەو بێمافیانە دەکرێت و کۆماری ئیسلامی بۆ پەڕی ڕێزەوە لە ئاستی سەرەوەی کۆمیتە و ناوەندە ئیجراییەکاندا دادەنێت؟ چینی کرێکاری ئێران ناتوانێت
چاوەڕێ بە دوواداچوونی ئەجرایی قەڵنامەی سازمانی جیهانی کار لەلایەن کۆماری ئیسلامیەوە بێت. بۆ دابینکردنی مافە پێشێلکراوەکانی تەنیا دەتوانێت پشت بە هێزی خۆی و هاوپشتی چینایەتی ڕێکخراوە جیهانیە کرێکاریەکان لە دەرەوەی بازنەی مەسخەرەی سێلایەنەگەرایی ببەستێت. لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بینیومانەکە گوێڕای سەرجەم مەحدودیەتەکان و ئەو گوشارانەی کە باسکران ناڕزایەتی کرێکاران لە ئێران لەباری چۆنایەتی و چەندایەتیەوە گەشێکی بەرچاوی بەخۆیەوە بینیوە. ساڵی ڕابردوو شاهدی بەسەدان ناڕزایەتی کرێکاری لە هەموو بەشەکانی پیشەسازی و خزمەتگوزاری و دەوڵەتیدا بووین. ئاشکرایەکە تەنیا خەباتی چینایەتی کرێکارانەکە دەتوانێت دەوڵەتەکان و خاوەنکاران و ناوەندەکانی وەک ڕێکخراوی جیهانی کار وادار بە پاشەکشە بکات لە بوارەکانی پێشێلکرانی مافەکانی کرێکاراندا. لە عینی حاڵدا تا ئەو جێگایە کە بۆ ئێران هەڵدەگەڕێتەوە ڕسواکردنی حوزوری نوێنەرانی دژی کرێکاری کۆماری ئیسلامی لەم کۆبوونەوەیەدا ئەرکێکەکە بەتایبەت دەکەوێتە سەرشانی هەڵسوڕاوان و پێشڕەوان و داکۆکیکارانی چینی کرێکار لە دەرەوەی وڵات. ئەو دەڕۆژەی کە ئەم کۆبوونەوەی تێدا لە ئارادایە دەتوانێت ببێتە دەرفەتێک بۆ بە ئاکام گەیاندنی ئەم ئەرکە.